بس مكاني مالي عثمانة يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه أنا الرجل التاي وردي أرجع ودباري باب فلان دادني رنج بخسار داتشي باب فلان دادني رنج بخسار داتشي يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه وش نهرب والله لا يهيني بلكيان دوري بس عقبهم ورا نام خوخ سمبوبكو تيتو لشو نازم تو تشيتا بلا دي ورا باكم يعني باش بوريكا باش شوني بس عقبهم وشي نكو تقسم لا بخوا هيج نالنس هلا أو بيتنا توب شو بزاف نظام سيلة قولكم بلا 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 طبعا من كرشة خلك بيني وسيري بردبكا بلا بلا أنا ما ماشي كيف يعني بدخل بالي بس عقبهم ولا قال هستيش قسناك لا متغاونية روح توب بأخوة شو بزاف أنا قطويك قربان وأقلت بهم لا علي سيرك خوش خوكا كل سعديني دانش لو زابون آخر والله بس من ذا بشتم تقبي أقلنا بخلك بيني وسيري بردبكا اي بيانيتان باش كوباش ناسا تجيبو نكو تقسى أخوة بخوا لاني بيلا كان يسكت بيواتي بك الشبكة بقى بچه بيدي رولا چی داره؟ لازم کنم حتی بوی چاک بیه. بوچی چاک نده خوداریا نیاو بسریا ای بوچی نمی بلا. خانه. خود ده چایی داره نانکمان بر بابی خوی دانشی بدیار بلا شیطا صبرنا بها شو بقية والله دوني وجري شمي وبوشي لشمي بيانيتان باش بله باش. عملتي ورق سينكت لا والله ما زاني ما حاوليش إذا قرب دي كبشي تشكو إسفاديني لو زاب سيلة قال لك والله بلا بلا لا شك أول شيء بكر قول يا دانش بيت على جو دانشم خوناش مثل ميزة كله يا دانش يقول بابا من مدير عامي إيه ما وش فيني منه هزدا مدير عام وما بيجامو هاي بس يا نبي اصلا انا حياة مدير عام الشباب ده دانش ده هماسي لا والله هم بقصي خوش هاي شلون عملتي روق سينك الآسيا شيء والله نازم كاكا لا شو أما آوى نازل تشيع عثمان بعقلي من امتي ولا واجي داري ناقه بسري يا دربان خوادي كلها على بابا درماني شي وشتي شي من بار بيني مكازي لما ريقل بخور ما ركر الرشاية اما جاتو بس يبقى كاكا إما هو كل شو آوى اللي هاتوا كل ده تشاوي درهات كوا تشاوي لنا ناو والله كاكا كان شاملنا وبلا خوش ماني هيج نية شي بخوي يبقى كنت توزر الشعور كاكا تو هرد أخوي داني شي غير من اليونان من باك دينارك بينما حركة كم نشوف يا ويان بشوتي ايوه شوتي ونانا اخواني بروه الكي وتجي أبو دادا معلوماتها أما عن كلينية بيا مش كمان خرا مشكلة عم الإدارة ايه قلت لك يعني هيك بينيا لا والله خبر نبي اخواه قوري عثمان جاء هذا هيك وانا عثمان اقر اخواه بنسيبي كاش تيلا ليش معنا بيلوان بزمار كم شي بزمار نعم بزمار كل ما بس بزنس مانا عفوا كلها إذا شكرتو دينارك بيني بزنس مالي شيء جاء عثمان جاء خبوني خو خلق انت بزماني كدول ليش متيك شو مالي بقول رجية كان بينانا بابا عثمان بخواي شي ديناري شي بينا بو سيدك خزمي شي هي مسؤولة أشي ولا يعطي شاشي شكون من خالة بكرم هاتوا ما بيشوا قبرهم بعثمانة أو توزي باري خلق ورقم بو بيشة شكي دواء أو توزي شي كورقم بو قاتا كانيكي دواء جاسي وقت سوتوكم كوا دباش دواء أو توزي شي كورقم مش مسل دواء أو توزي شي كورقم بو دقاو برجلك دواء أو شكتابو همي ورقم كاتي زاني بومبا مليونر بخوا وليك شمي هربان كدون اسمع ويبترماش جاء عثمان شتيجي بس الرجال اللي كان بكر بمبي يعني خير وشربج نكنا وكاكا وكل باكن بلا درول دورات
دەوەرە بە ساقە بم وەرە بەیەکشت بانی کەم ئادی حەقتان لەبێت ئەوە چیە لەسەر سفر دەکە فالودەشی لێیە فالودە بۆ باوکە فالودە ئەوە ڕەوی بەخیە دێت دوێنێەوە ئەم عالەمە هەموو مەشغوڵ کردو و کوڕم بۆ قسە ناکەی چی لێ قەڵماوە بۆ قسە ناکەی ڕۆڵە ئێستا پێمان بڵێ چی بوو دوێنێ چی بوو وڵی جوابگرن باوکە با بۆتان باس تۆ وازەوە بێنە پێشەوەی ئەو باسی کا عوسمان جا لە تەنیشت ئەو شوقانەوەی یەک ساحەی گەورە وەرەگرم ڕێگەی کەم بە نێرگە لە خانە ڕەماش من ئیشی پێک دەبێت نایکەم ئیشی حرام ناکەم ئارە تۆش ماڵاوە بێ خاڵە بەکرد نێرگەلەی چی تۆ خۆ نازانی باوکمە موشەکانی عەدل و ڕێک و پێکە تێگەی تۆزێ تەربێت کوڕەکە قساکە کوڕم چی لێ قەڵماوەی هاوار جا عوسمان جا تۆ واز لەو بێنە واز لە بلە بێن کە کردم بە نێرگە لە خانە بۆ ئێستا ئەم وڵاتە خەڵکەکە هەمووی خویاوەتە نێرگەلە و نانی بەیانی بەساقم پارە لەوایە باشە بەکرد دەبەست درۆکە کاکە با کوڕەکە دوو قسە تۆ جاواز لەو بێنە با من تەواوی کەم جا ئەوە بەکێ بەلێ لێتە بیبڕەوە جا ساڵی هەفتا بوو عوسمان جا لەو خانەقای لێ خۆمان نییە عوسمان جیان کاکە هەموو پیاوی جوان جوان یەگەیشتی هەمووی جلی کوردی لە بەرامشی و جامانە بەسەریەوە خوا ئاگای لێ تێ حەزی ئەو فەقیانەی دەستی بکەیت کە ئاوانیە مژیلای ئەوە خەوتوی عوسمان مژیانە بە قەبری باوکمت تۆش خەبەرێ بووە هەمووشیان ژنیان نەبوو نەوەڵا هێڵەتیانە بوو کۆرە ژنی چی چۆن نیان بوو تیا بوو هەژنۆ مناڵی هەبوو بلە کوڕم لە ڕۆڵە دە دوو قسە بکە کاکە بزانم چی لێ قەڵماوە تۆ لەژی و نوتخ نەیاوە ڕۆڵە باوکە تاو بوو تەواو ئادێ بوو نازم چەندێکە خەوتم ئەزم سعاتێکە بێت دەوەرە قسە بۆ ئەمانە بکە جا با بۆتان بڵێ دەدەی باوکە خۆ دەزانی دایکی داری ڕازی بوو ماریاخە ئێگەی کچەکە خۆشی ڕازی وڵای منی زۆر خۆشێ باوکە بەڵام مشکلەکەم دابیرەیەتی ڕازی نابێت بۆ ئەچ ئەوەی ڕاستی بێ ئێوە بیا بە ئامۆزایشی خۆی ئەجا لەگەڵەوە بوو بۆ شەڕم و دەستمانەیە خیە بۆ قسە دوای ئەسە دابیری قەنەعەت بە من کا بە پارە بە چەند بە پەنجا هاشەم بیلا مەبلەغە ئەگەر ئەڵێن جۆرەکەی کوڕی جۆرەکە بەرخۆشمەکەی پەنجا وەرەکە یەک دەکا باڵقانەوە بێ ئێوە نازان من کوڕی عوسمانم پێڵە من عاشق بەڕاست و ڕێگەکەم ڕێک ڕاستەیەکی بەڕێک و ڕەوانێکە ولا والله رولا من عشقي خو مفروش بەچەند والله بدا صموني حاجه ولا رولا اذا امر نانا نانا امر ئاڵایتر باوکە لە دوایەوە ئامۆزا بێدەماخەی پەنگیشی بۆ من نایەوە ئەوە دەرمانی یامێتی بیخە تەنکی سەربانەوانێ دڵیان نەرمە بێت و کشەکە تێنێ وەڵامیش لەو کاتە ویستم دەرمانەکە بخەمە ناو تەنکی ئاوکەوە من چوزانم لە پشتی بنەوانی ئەم فێڵبازە ئەچێ بە باخەوانی ماڵەکە ئاڵێ لەگەڵ کوڕەکەی چی بێڵێ شو پێوتمەوتمەم دزاتۆ دەسەربان وەڵا باوکە گەیشتە سەر منی ڕام کردە دەرەوانێ تۆ باوکە لامیشی خراپتر تەکسیشم دەست نەکەو وەڵا دەستم کرد بە پیکابێک تا گەشتمە ماڵ بخوا بێعەقڵ ناخر ئەو ماڵە ئافرین تۆ بڵێ دەست چێ تەنکی بە بەتاڵی بارەکەی تا بە پڕی بارکردی ناوەڵا خدوانیت خوا باوکە عنوانی ماڵا زانیت باوکە جەماڵی خەزورمە ئێستا ئەم بیت بزانە دارێن بەڕۆحی بۆ کوڕی من بێ کەسە لە کوولەتی وەرابووتە دەرەوانێ جا کاکە ئایلەی ئێمە دزیتی هەڵکەوتۆ تا ئێستا ئێمە ئەکەن بەدەست ئەوەنە لیان قبول ناکەین بەس تۆ شوێنەکەی پیشان بە ئینجازە ئەو کاتە بینیم زان چی لە پیشان تێم ئەزاین چێ باوکە جان تۆ جەنابە ڕاستیت و هەر ڕاستیشی فێر کردی ئەی زەهری مار بەکراڵێ مانگای پێکەنی جۆگرە هەتا ئەو ماڵاتم و یەمەوە ئاوا دانەنیشی تێگەی هەر دانیشیە خۆی ئیشم لێتەوێت خەمە نەبێ بڕای شوتی خۆمە گۆڕم و ئەڕۆم دایمەوە ئیشمێ بەکرد سەریان دوو بێنەوە عوسمان جان بەرەفێن بەستووە ئاگاتان لە خۆتان بێ حقە بەسەروانم نەبێ خۆ مناڵ نین هەڵێم وەختی خۆی شەڕواڵێکم کڕاو و جامانەیەکم هەبوو ماوە کۆنەکان ئای خۆ تازم بۆ بۆ چیکە وەڵا ئەوی ڕاستی بێ لەگەڵ هەستی ژیانە چم بۆ ئیش ئیشی چی قابلیشی چییە چم بۆ ئیشی تۆقە چیە خۆ بۆ ئیشی بزمانەکە ناچم بزماری چی کرە دەحەقە نەبێ بەسەرئیشی کە تەداخل بۆقی تۆش خوشی عوسمانی ناحەقە ناگرت چێک لێ شێترە خوشبوشتیە دەو خۆ لە بەشێک بێنە زۆر باشە ئەو دەتان خۆش بێت دەستت خێراکە دە باشە خوش
هستی هست دی کاکە درەنگە قاعدمەوە بس تنظم وش توليت ورانا بها بكر نعم كيف خوته ناخوي كيف خوته ناخوي نەنە گۆچانی تۆم بۆ چییە من؟ ئەمە چێ لوشکە چییە؟ بیری دایکمەکەم پیری دایکەکە دایکێ ئیقامەی سویدیە بوو گەڕایە بۆ سوید چی بکەین؟ حەزی بەوێ کرد ئەگەر توی خۆش بیست تا بەجێ ناهێشتینەوە نەنە بەزە و قسانە بکەیتر ئەوە تا هەموو شتێکی کۆ کردوتەوە ڕۆژتە بەبێ ئەوەی تەلەفۆنێ بۆ من بکە دەبەست بگری سەرمەکە سەرم گریانە گریان شومە دەبەسەیتر ئەی نەنازوو نعمەتان لە خۆشیە هار بوو دایکێ بمریە ئەها کە دایکمان نەهێنا ماکسی خەدارەکان لێبرا بوو منێن بەجە ئەماڵی پێ بسڕێ ئەوەوەی لە بەرابووکە نامان بە قوربان و سەمیری کوڕم دایکەکەوە ببرێ کردی بە شەر سەربەت و سامان وەڵا نەنەیەکەی نەزانێ خۆ ئەو ماکسیانە لەبەر نەکردو بۆ مەرجە بیجامی خەتخەتیشە لە ژێرۆ لە پێ کرد کێ من؟ جا من وا بە تەمەنە چووم و تەواو قەیچێکە بەڵام هیچی نەبوو کار بمرم دەبەسە بەس بگری بەسە دایکمە ئەو دایکمە ئەلو دایکیان کچم باشی؟ دایکیان چۆنی زۆر زۆرە بیرەکەم لەکوێی ئێستا کچم من گەڕامەوە سوید ئاگات لە کاروبارەکانی کۆمپانیا بێ و بە هیچ شێوەیەکیش نابێ ڕازی بی بەلازۆ دایکە تۆ واز لەوە بێنە بەس پێم بڵێ ئەو بڕیارە چی بوو ئاوا لە پڕۆشتی بەبێ ئەوەی بە ئێمە بڵێ کچم ئەو بروسکە حایی ئێمەی برد لای سێوەخا منی زۆر شکان وتم با ماوەیە لە داپیرۆ دوورکەمەوە نەوەک شتێکی خراپ ڕووبات دایکیان منیش ئەزانم حەیای بردین بروسک باشە کچم هیچ پێویست نییە؟ نادایکیانی چم پێویست نییە خوات لەگەڵ بێ خوا حافیز حافیز ماریا جانانی دایکێ بوو جانانەیە خوا دایک بوو تۆ هەبوو ها؟ ئەی بیچیە بۆ نە قسەی پێڵیت حەزی لە دەرەوە بوو لە ملا بووم سەمیر بە زووخاوی ئەوە بە سەری نایەوە دایکەکەوە بمرێ وەکو تۆ دڵی تەڕەقابی لە چییە بۆ جلی جوان لەبەر نەکەم ئەروەڵڵا دڵم پڕەوە هەر جلی جوان لەبەرەکەم نەنەگیان نەزای تۆ چی بکە بڕۆ بەدای گۆچانەکە تا بگەڕێ وازە مۆزەعی من و دایکم بێنە جعفر بەڵێ سێوەخان بەڵێ وەرە بەڵێ سێوەخان سێم جلو بەرگەی نەنا وڵا کە ئاوای بینم حەزم لە ئەزبەریدا نەنە بە قوربانە بێ دوای بچە ئەزبەریکشی بۆ بێنە باشە ئەڵێم گۆچانەکەم لەکوێ گۆچانەکە و وەڵایی سێوەخانەوە باوکم دوای سەدێک کەوتە بوو یارەبی تۆ بە سەدێ دوای باوکم کەوتە بوو وەڵایی نازانم لەو بینیا کامیان دوای کامیان کەوتو بەس باوکشم لە حالوەتی گیانی خۆیان ڕێک گۆچانەکە هەڵگرت و دوو فڕەسوڕاندی و هەڵیدا کەوتە ئەو دەویستیمەکەوە باوکم چەندە حاولیدە من چەندە حاولدە نەهات گۆچانەکە ڕێک ساکەش ئاوای کرۆستە گۆچانەکە خۆ دەوامی خۆت و باوکێنەیە باشە من ئەو گۆچانە بە تایبەتی ئەڵەمانی هێنابوو تێگەشتی ئەبێ هەر بۆم بدۆزنەوە بۆ بێنیتەوە سێوەخان با دانێتتر بۆ بکڕین من ئەڵم هەرەوە مەبێ باشە من قوتووە نەستەرەی خۆشم بۆ دالی هێنا لە ئەڵەمانیا بۆچی لەسەر لاجەکە هیچی تیانەمەوە ها؟ وەڵاوم زانێ بۆ من هاتۆ سێوەخان من لە خەفەتە هەموو ڕۆژناڕۆژانێکم دەینا دووە مەقسەد ئاخرمەوە خوارەوە خۆشیش وڵایی دەڕۆڵە ها چەند زل بووی با تۆزە زەعیبی بڕۆ گۆچانەکە ببدۆزنەوە دەی بڕۆ هەرەوە مەبێ ها ئەگینا خۆت و باوکەوە دەرەکەم تیا گەیشتیت بینێری وایە بە قوربانە بم بینێری وایە بینێری خوا وەزع بەسەر من تێناوە کورە دەبۆ وەزعنیە کوڕم ئێستا مە سواڵی مۆدێرنی پێڵێن بە ساقم خۆکوی ساڵان نییە پەڵی پێوە بێت چاوە ڕاستەکەم ئەمە کەسابەتە ئەرە وەڵڵا باشین کەسابەتە هەسی ئەمە ئەگەر ئاقڵ بی بە شەرەفم ئەوی توانانەمان پڕە بێ لە پارە باشە چۆن ئەزای شوونە کوڕەکەم تۆ ئێستا ئەوە نەکرۆڵی لە ڕایی خوا خێرتانەگا خێر و مەنگ دینارێکم منە سێ حەرەکە ئافرم ئافر ئەمە یەک پارەکەی تێکە ئەمە دوو سێهەمیش یەکەیتە گیرفان ئەوە سێ نە دەزمایی هێ و نەهیشتی پارادا خەڵک چۆن خەڵک دەست و دڵی باشە خۆمە ساڵان نیە ئەرە وەڵڵا خەڵک ئەمەگە محتەرەمە نەبێت ئەوە هات لێ خۆشە لوجێڕکە خوای جان خوای ڕزقی هەموو لابەی خوای جان کوڕەکەمان نەخۆشە خوای ڕزقمان بەی پایە پار ئافەر ئەو یەکی هات دی هەوار کرد
وایە بە قوربانە بمبرا جوانەکەم یارمەتیەکمان بە کوڕەکەم نەخۆشە بە ساقە بم خەریکە ئەمرێ ئەو لۆ هەلێرکانەکە تینە لۆ هەلەر ولاتن ئەنگۆ کاکە گیان بە ساقی چاوم خۆیمە فەقیر نین پێگەشتی پارەمان پێ نییە چون بۆ دکتۆر پارەمان پێ نەماوە هیچ شتێک حتا پارەی ئوتێلمان پێ نییە والله دیارە گەلە فەقیر دیارە بە ساقی چاو بەس بە خۆت دەزانی بێ موچەی و بێ مەعاشی تەسیری لە هەمووان کردی ڕاستەکەی خوا بداتی ئینشەڵڵا مەعاشەکەشتانێنێ زۆرم زگ پێدەسوتێتن شتێکی هەدە دەمێ وەڵای تماڵە ئاوە بێ یەخوا سەلامە بی ئینشەڵڵا قورئان هەرەوەشم پێ ئەی خۆکەم نییە نەوەڵڵا خوانەی بڕێ دەستە ئەڵڵا دوعای خێر بالوکە قوربانت دەبم ئینشەڵڵا ڕۆڵە مرازی حاصڵە بێ کوڕم باشە ئەزمعین خوا ئاگایاری بێ خوا حافیزێ بێ خوا ئاگای لێو بێ ڕۆڵە بێنە خێرە مەریخەتی نێخیتە گیرفانە دوای حسابەکەین باش سەهمەکەت بیر نەچێت سەهمە هەیە جاوە هەستی بەم سوالکەرا بیرم کەوت و تا کەس دیار نەبات تۆزی قسەی خۆشە بۆ بکەم ئەو ساڵە چوون بۆ ئەڵمانیا خاڵە بەگەڕ ئەڵمانیای چی هاتی قسە بۆکەم باش وەڵا کاکە کە چوون دانیشتبوون لەسەر جادەکە چاخانەیە بۆ کچێکی جوان هات تەنورەیەکی ڕەساتی کراسێکی سپی ئاوای کە پرسیارم کوتمە بە چی وتیان وەڵامە سوال کرد ئەو کچە جوانە وتیا وەڵام منیش دەستم کرد بە گیرفانمە 5 یۆرۆم مایە کوڕە خاڵە بکرد وەڵاهی دوورترین شوێنت بینی بێ ئەو قەرەتە پێ بەسەری ئەو عوسمانە ئەو لا قەرەتە پەشم بینەوە باشە یاڕادی ئەمەمان تەواو اینجانەوەی ئەوەی کەشف نەبین خەڵک بزانێ باشە جا دەوری عەرەبە بینین باشە یاڕادی بزانە چیان لێکم بەس لێو تێک نەچێ ماڵێکم شامبەی دەم و چایان پشتێن و ئەوان دەرنەچن باوکە بەڕاستە ماڵی خەزور مەقابل لە نەزانم خەدر لە کوڕی من بکەن هیچی عوسمان بە کوڕەکەم لە کوونە دیوار هاتوۆتە دەرەوە کوڕەکەم حسابی ژۆرەکەی بۆ کەن تێچێڵسە تێڵەیە ئەخدە تۆ یەک دەقە باوکە ژاندەتەوە ئەو قسانە بە منەڵی لە ژوورە بابە من لێرە قابلە من لە ژوور و بوشیێن ئەخدە توزانم وڵی بابە خۆمە هین نییە بیکەرە دەرگا بکەرەوە بیکەرە چێ لێرە بیکەرە دەی بیکەنەوە چێ لێ بیکەرە ناوێرن ناوێرن چیەوە چیۆڵی غاس فرۆشنەوە بۆ هاوارەکەن زەلامە و دەرگاماوە کەرەوە فەرمو چی دانەوێت چێ لێ ئێرە زە خۆ بەس نەبەمی شوێنەوە فەیت زیکەی ماوە دوو بوات چیەکە یێتە کوێوە کوڕی من چۆن غەدری لێکرد تۆ دەرگای بۆ بکەرەوە واللهی ناکە مۆتا باوکم لێ بن ئەم لە باوکم وەرەگرم پێ وڵم محتاگو بانگیکە ئێرە باوکە بابێتە ئێرە باو ئەوەرە وەرە ئەو دزە هاتووە دەست بزانە چیەوێ خۆی بەس دێ دانێکی دوو مەتری شوێناوە ئەمە کێ دەرگامان لێ بکەرەوە هاو ئەمە بە پێ خۆ هاتووی دزەک جوان نەڵی دزە هەڵی دڵی شێرەی بیکەر دەرگا بیکەرە نامناسی تۆ منی لەوەڵە نازانم تۆ چیە بدام تۆ من عوسمانی کوڕی فەرناسم بیکەرەوە هاتخوا یەک دەقە بەڕسەدان باوکە گیان یەکەم عوسمانی عەباسە دوو ئەمین تۆ کوا فەرناسی بیکەرەوە لەگەڵ تۆمە ڕاستە مێکە بە ڕۆژی خۆ با ئەمر وەرگن لە سێوەخان و ئەم جاتانکەین دەیەڵە خێرا دەیەکە وەرگەوەرە دانا تۆ بڕە ڕاکەم هەر عەزاب ئەمری نەبێنێ بەسە دەی نامناسی تۆ ناویناسم بزان تۆ چێر و بۆ چی هاتوون بەس پەلەمەکە بابێ مەژهورە و کاتە ئازاری من چیە من ئەمە تۆ چاوزەقە باشە ناسم چی بوو نادەی لە ڕای خۆمە ولی پێغەمبەری دەرگایان لێ بکەرەوە یەڵە دەی ئاچاولی کەوسم نێک لەگەتامە ترسەمە کوڕی من غەدری لەسەری مەڕە دێوەرە نەکەیت خەلو قازە لێ کوڕی عوسمان دمر عيني يا هستي استريح حبيبي يا هستي دمر عيني يا خالة بكي يا أهلا وسهلا يا هستي ابن العثمان خالة يا خالة يواش خالك يا الله يا كريم يا الله حبيبي تعال حبيبي تعال ابني مريض خاطر الله احنا جاي شو اسمه بالمنطقة شو تقول احنا فقير من جايين من جنوب ايه هذا خير شارع زاد خير قول يا اخي قول مكة هزي بقواتي ناقة زي انا حبيبي ابني
ما عندنا فلوس. مريض 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 عندنا مريض كلش عالم مريض. لا تعبان حبيبي، ابني تعبان. كل دي نايزاني ما عندنا فلوس حتى نروح بالفندق. انت عندك فلوس، اعطي فلوس الله يخليك. فلوس بارا بقربان. بارا ليبا قرباني ديلتهم يا الله يا كريم. لا احنا من باب الله. وايد جاني يا الله يا الله. احنا من باب الله. هذا كلينس مو بارا. انا كلينس حبيبي. كلينس بارا. انا مو بارا منين بارا اذا ما عندك بارا ليش وقفوا فيكي ها؟ يا حماد. شو تقول؟ يقول كاك عندك ما عندك فلوس ليش واقف هنا؟ هذا مو بارا فلوس دينار بارا. هيا ابي نجيبها هاي تعبانه حبيبي ده. كلينس يلا ممنون سباس ممنون. شكرا حبيبي. لا اله الا الله واشهد في ما الله حبيبي. مع السلامه. اخوة قايلوا بها اخوة اسيمتي وكيد يا اخواني بري باشا قرآن وتجيبوا ان جاء ما توا نوبي اوي خومان كين بتركمان باشا تهزبا ودولة برباك الزمان ناسي باشا بصعب دي أسري هذا لقل يا أريو هاتو هاورتان لتشيبو فرمو دي بوتياتون أزاين سيوخا من غدر لك الرقم كرا وبوي زني كم ليها استعوا غدري شي من بوي حزم كل نزيكا ودانشين اواد وتويجي يمكن قفتو يمكن بوي حقيقة كان رون بيته بحقد من زوزو الحوش خالم ك طبعا دايله بوردناكم سياو خان بو برولو موقفانات رباك ما زم حرفي لبيه مهم اوي من هيومو هيومو باوكا هيوادارم بغل لك الرقم نجن من كورتي بتشوفهم هي اسم بالله امسوا لك اسم هي امسوا لك يا خو كنت كوتشيبي شالي باوكا حياه بردم ايرو كيف جبر ازاين سيوا خان بحقد يعني اشتكان خلي كان خوش بيت عشان بالله بلي كركو جورك على مدسي خوش بوايا بلي كركو نفهم على موايا بلي كركو تولي شي قراوينا هنا على موايا نا والله بلي كركو كركو بتسوا في رأي عشان بالله راسك بعم كوري من دزنيه مختار بكره كمك انا باوكا يقدر ما تحكي الدنيا حياه وبردم كان انا مثلا جاء رولا جوجك جاء جوعي ولا بخير ما شاء الله لونه زعجي اما نبو كدز يا كيكرت كربري والله او ابو هي دزري والله احترامي خو بقرا كوري من دزني بابا اشتوات ولا شلون بوقتان بو كوري من كان بابا او كره لمن بو زول سيري يقدر يعني باوكا جنابت ادبس وقتي اول يا مشايتي دنيا قيامه او بيا ابو هات مالي مو بود زي منو باكم دواي كوتين كنا مش مالك ربا قيسري ولا احترامي خو بقرا بابا كوري من دزني وتسيو قسانه ها لي تقبلناكم هم حقيقتك لا يكون ركبه ادي ازاني شو خوم بشاي خوم بيديم كاك كوري بابا من او كوري من ايمو شخصياتي دزي هم حقيقتك لا يكون ركي خوما ادي بالله شاوي خوان باوكي ديبيتي صار لي كم سيو خان باخوي حقيقتك مشي دك سبك هذه بشنبه دكوات يك دقه سيو خان جوب قرب ابو بجرمو بروسك بخير هاي دست بك زوزو هم خافينا الشقي هذي بالفنجان زواكبه دي كم هذي جش حياه ما تتارو بقاش باوكل يا باشا مردو قبل حاجه حازيتون هذه حاجه حازيتي عيناكي من باوكتم يا زلمه باوكم دي قوانك همت الباوكم بخيوي كدو شيله كدو باشا باوكل اذا باشا وايوا قرعه ماكو ونزاويتي بقوتو كسري تويتي اجا شان يبكي شان يبكي باقتو بالنهيلي بلم شي بالنهيلي هاتشو كريمك شتي نك بلم كاك جامع من بزاوي لا ابي بحنو عيباك بشيماني حكيتو وخو مخو تاخذ وقت باشا ديك ذاك لا بقعد بخير بي خيرك يا كلا زوجان بخير بي وشي خير بمشوا هذا خيري
تازە دیتم ئەو زاوایەکەمان هەیە و زاوا تازەکە کامیان ڕەشەکە سوورەکە سپێکە خۆ ماشەڵڵا 50 دانەمانەی لێ بلا بروسك تەواو بلە بەنگلادیشەکە لەسەر سیمەکە پاسی داتناوە کەی ئێستا لەکوێ ئێستا لەوەیە هاتوو ئێوە نام بڕاوکە دێ هەیە وا هەست بکەن کەوا ئەو ماڵێ بخاونە بیگرن كرة حدي شيء يحفل يا شكل چی بووە ئەوە بروسکە بروس والله ودزه ورا والله ترسيوه خان او بابا تغوك بوم جرايتو انا بلا رام كنا درو تاكسيكم قلتوا تمالونا وصل اخي بويا من حزم كل حقتك بزان كاكا من دزي من كوريناكا ان كوري من دزي ناكا يعني ام كتل مجتحمي لا زوك البيتي اي شون داري كولاسو جا دور بلا بابا كولاسو سێوە خان بەیانی ڕۆیشت بڕۆ ناکەمەوە بە ئاسانیش بێتەوە سێوە خان ئەو بۆی لە هەبوورە سێوە خان دڵی ناسک بۆ زوو زوو تخوا ئەوە چی لەگەڵا ها ڕاستە بڵام بۆ چیدا ئەوە چیدا نەکردووە ها چیدا لە سێوە خان کردووە بەخوا هیچ وەڵڵا سێوە خان ئەوە نازداری خانمی خانمانە چیتان لەگرە پێم بڵێ بابا وەڵڵا چامان نەخوانێمە هیچمان نەکرد بە قورئان معلوم ئەرە بەخوا سێوە خان خانمی خانمان خۆت گەرنگتری لە هەموو جیهان خەم بۆ کەس مەخۆ خەم بۆ خۆت بخۆ پرە جارجارش خەمێ لە ڕەشەی لای خۆ بخۆ ئەو وەزن و قافیە تەواونەوە مشێ شێرە کولێ باوکتە ناوەڵام باوکم دەمێکە مردووە أري باوكا مالها بجملتي ما خزورم لما نعشم بالله نوت باوکی منە ئەمە ئەرێ وەڵڵا سێوە خانە باشە وەڵڵاهی بوراوە نەخۆی کاکە خەمتان نەبێت مەیکەن بەخەم هەر بە باوەژێ بە بۆ قسخانە دکتۆر سدقیت چاکێکە قوربابە دکتۆری ناوێسە دەوازێن با تەلەفۆن سناعیەکی بۆ بکەم قلقل قلب ايونا ويرم سنة يبصر كل قلاري وديلي ودان سوز ودن قاپسر والله عافرم هستي بشرفم عثمان كرديكي بأعلير وديريكتي تو عاوت في جزاي والله بياوي هات خالة من قلبانتو خالة خيري إما خالة جان خالة بقلباني تو من خالة ولا بقلباني بم ماشي سلامة خالة جان منالي من خوش قلباني ما بالني خستقانة توا وهمي يا دكتور هذا فندقنيا خلش شدرنا والله ما خلقي إيراني خلقي دروي كردستاني دلو بم فلا بخو فقيران جناتن بخوا يدير خوي من اللي ما الله خوي لشوني خو ما انا بخوا وكنتو عشاير بين صغاني وكنتو ما خدمت كربلا ميسا ايشو كالنا ما وانيا من قلبان تو خالد خالة نخوز وتيل بالنيا بقلبان خالة بقلبان خالة جيان وتعسردني اخواني برو خالة ان شاء الله خالة خوابو يلا ابو مالو من البقلبان بمخالة خالة جيان شيرين صابزانا يا ناري كيش جوانا كينا وكردوا يا الله يا اخوة الله كاكا جان قلبان تو خالة اما من عنا خوزيا بالا اوتيل نما بالا خستقانة نما اما بلبان شارع بخوي بقلبان بخوم دينا اركم لبرشينيا قردار وفردارم ايجنيا كارنيا كسابتنيا خيري بنقوبكم بنقوبين خيرك بمكان والله مش فقير بنقوب فقير درهم باي بدي ابي هاوكالي وفقيل كي ورستك لما فقيل تريجي ابا تعقب ابا تعقب بس دسي بيو بقرا زور ممنون الدم زور ممنون الدم دبر خويا قايلي وبخير بيو ان شاء الله وقايلي وبهستي ما بي مركز قاربين ازاي شلون نروح خير خوا خير ايام يا ورزق ايام يا خو بي مجاربتي شي فقير وهجار بين بساقي وجاو السباب رنبو اولا يكشتي كماوا اخو ما يمكن بكروا لا اخي حلاوه ده تو حتى باب رنت يا الله يا الله باخوا قاسي شباب وين
هاوکاری ئەم وەزعن یەک شتی لێ بێ خۆ مەزانم چیەکەم کوورە باوکەی جان بە قوربان مەعز بۆ خەوازیان لێ بێنە کاکەوە کێشەکە ئای لێ سەد جار پێ دەڵێم وازە مشکلانە بێنە تۆ سەرکی سیری قنچی پیازی حەقنەی بەسەریان بەسەتی بەسە وزبە کوڕە بابە بۆ کوێ بڕۆین بە ساقە ئێمە جارێ مشکلی کوڕەکەمە هەیە نابێ حەلیکەم برا شخصیەتی کوڕەکەم ڕووشاوە ئەیلەوە مشاو ئەمانەی تیانێ شخت و مختی تیانێ تێگەشتی ئەتوانی خەڵم کارێکی بکەیت حەسن بۆ دەرەوە مێشکم تو دای حەسن بۆ دەرەوە بۆ شعرێکی بۆ ناڵی بەشکم دڵێ هۆن بێتەوە وەختی شیعر نییە واللهی نەشتە دەرەوە ئیسا ئەم ناوەکەم بە ئاگربارە ئاگربارانێکی باکستەکەی بەیانی بیرچوو بەستەری ئەو کاک حاجێ بڵێ چی بەیانی سەدی دوای بەیانی سەدی دوای من ئەو واگمە کەوتێ بوو خەنەعەتی واگمە و مازدا بوو دەرەچوو تۆزێکی هەڵەزە سا بوو گۆچانەکەی دادەسێوەشی تێگرتی بوو نەکبەتی یعنی بە دوو پیا و غیرەتی سەجێکتان نەبوو نا بەخوا جا خۆی تڕحێ لە دوستی ئاواوە دروستە بێت حەسن بۆ دەرەوە دەیەسن بۆ دەرەوە یعنی چی منیش بەڵێ تۆ چیت خۆ بە چی زانی گوێ لێ نەبووتی تۆش کوورە بابە من کوڕێکەم شخصیەتی ڕووشاوە ئێوە نازانم بڵێ لە گەڕەکە چ شخصیەتێکی هەیە بە شەرەف و ناموسم هەرچی مناڵی ئەو گەڕەکە هێسوێ بەسەریە خوا بابە باوکە دەبەستە دیسان و حیا بردم آخر با بزانن کوڕی من کێیە با بختانە بۆ نەکەن حەسن بۆ دەرەوە حەسن بۆ دەرەوە سندەی ئەمری کوردانە بۆ دەرەوە دەی دا تۆ جوۆ بگرە تۆ دانیشە خۆ تووڕە مەکە تۆ بەسە جێنەوێرەتە نیازەیە پەلامە لێ بین یاخوا بلەو تێبەرنێم باوکە بۆ مسەگەم بەسەر ڕۆڵە کوڕم سێوە خان بابە گیان بەعزە شتێکە بێ هەمومان تێ بگەین پارە بڕوایەتەوە ئاسە کوڕم وا تێ ناگەن یاڵا باوکە شانە جووتکە جووتە دەستم بەرێ پارە بڕوایەتەوە شخصیە بڕوا نایەتەوە و نایەتەوە سێوە خان شخصیت بڕوا نایەتەوە پارە بڕوایەتەوە شخصیت بڕوا نایەتەوە و نایەتەوە بەسە مێشکم چوو دەرەوە حەسن دێ هەمووتان بۆ دەرەوە یاڵە بۆ دەرەوە سێوەکان بۆ دەرەوە دەیدە هەسن دە یەڵا گەورە بچووکی نەماوە تۆ کورە دەبڕۆ یاڵە دەی دەبڕۆ دەبنە دەبی ئەمە من ڕایکێشی تۆ سەیری سێوەخان گەورە و چووکی نەماوە سێوەخانە بۆ دەرە هەموو بۆ دەرەوە ئاخە من ناڕۆم دەرەوە ئاخر ناڕۆم هەڵە بۆ دەرەوە دەبڕۆ ئەی ئاخر نابێ حەق و حسابێک لە کوڕەکەم بکەن کاکە حەقی کوڕی چی من لازم کوڕەسان بۆیە ئەمەی کرد دالیا زۆر خۆشەویست ئاخەیسە چی بکەم یعنی کوڕەکەم هەراوە بڕێن تەواو ئێمە کچمان نییە بێن بە ئێوە حەسە دەی ئەمزانی سێوەخان ئێمەیەکی فەقیر و ئێوەیەکی دەوڵەمەند چۆن کجێن بە بلەیەکی داماوە من سوور ئەمزانی کجێن بە پیاوێکی عاقڵ و ڕەشی وەکو بەندە تەواو کچمان نییە هەسە دەی بۆ دەرەوە هەستا ئەم جاران کەڕوڵاڵەکەی وایە ئەم جارە سەری کەڕوڵاڵی زانم هەستی چۆن دەورێکم بۆ بین خۆ بکەی بە کەڕوڵاڵ ئیشی خۆمای بخۆ ئەی دیارە منەوەی عوسمانی بارە وەڵڵا پێنجیشێ بۆ زیاکە بەس لەمان نەجاحەت پێ وەڵامەمون باشە سێر ئادی کاکە لیسانی تێ ناکەم و سەری نەنگوو کورە من ئەنگۆی دەناسمە دوایەت و بە کوردی قسە نەدەکرد کورە دەکەرەکەرکەی من بە کوردی قسەم کردو هەستی ڕاکە بە تاقە کورە بەخوای ئەنگۆ ڕاو بە تەلەفۆنەش لە پۆلیسی بکەم ئەلۆ بکەی پۆلیسە ماشەڵڵا ماشەڵڵا ماشەڵای چی ماڵەکەتان زۆر فێن وەڵاهی میرم چۆ ناو چی بوو عوسمان لە دەرەوە پێ مەڵێن کا هەمە عوسمانی کاک عوسمان بۆ مۆزۆی کوڕەکە و بەخوای تر خۆ دەزانی ئەمە کچمانی بێن لە شو ئەزانی چۆن تۆ بە حەقەت سێوەخان زۆر عینادیت یعنی یەکێک هەر مێردی بمرێ ئاوا عیناتە بێت ئەوە تا من چەند ساڵەش نیسم تۆ عینادیش نیم تۆش مێردی مردووە ها وش نعرفو يعني خزانة مردووە سێوەخان بۆ من لەوە تێ من ژنم ئەمری خوای کردووە بۆ زانی مە ژیان چییە بۆ زانی مە خەوت چییە بەو قەبرەی باوکمی تێچووە لەوە تێژنم ئەمری خوای کردووە نەمێراوە مەحاربی پاقلاوە تێکەڵکەم بیخۆم بەخوا بەغێریم بە کەڵەشێر و نێرەکەی ژێت دەچی بکەمیتر مە ژیانەکەی عوسمان منیش تەنیا زۆر تەنیا تەنیایی ئەڕوڵا تەنیا ماشەڵڵا ماشەڵای چی یعنی فێنکێکی ئەمە نەخۆشە وازانی لەسەر بەحرێکی لەسەر بەحری دەریای سپیناوە ڕاست وڵی کە عوسمانگیان حەزم کرد چیرۆکی ژیانی خۆم بۆ تۆ بگەڕێنەوە وەختی تەلەفۆنە
ئەلۆ بەڵێ لە بنکەی پۆلیسی ناوشار و پەیوەندی پێوە دەکەین بێ زەحمەت سەردانمە کە کێشەیەکتان هەیە کاکە من مشکلم نییە ئەو تا بلەی کوڕم لەگەڵە لەو یعنی ئەسڵان مشکلم نییە تکای سەردانمام کە بە زووترین کات هەربێ ئێستش بێ قسەی زیاد مەکە بە زووترین کات سەردانمام بکە ئامانج ئامانج دێخوا حافیز کێ بۆ تەلەفۆن والله لە شوێنێکەوە بوو مشکلەیەکیان توش بوو لە مەخفەرێکە بەڵێ ئەو کوڕێکی پچکۆلم هەیە هەستی بەڵێ تۆزێ مشکلە شتی دروست کردووە لەگەڵ مێردی خوشکەکەمە خوا لە نایی دەمی بابە خاتی پێخەمە کەرێکە بە چوار پێڕوە یعنی مناڵە بەردی لەوانەی گرت بێتە سیاری نەوڵڵا نەنە بەکرد نایناسی نەویستووە بەکر کێ ئەوە نییە بە کافدال چییە؟ یعنی بەکر کوونە درۆ الله کە تایفێکی خۆش کورتاجی دیوە وەکوا بەکرە شەقی وایتی هەڵێم کوونەی میزی پێەکەمە پێەکەن دایبی زۆر دایبی هەڵگرا بەخوا با بڕامەکە پێ هەڵگرن بەس حیف ئەو تەلەفۆنە هات بەڕاستی یعنی سفێکی جوان و حەزمە کرد گوێ لە چیرۆکانی ژیانە بگرم یعنی بەجێ مێڵی بخوایت بەس بێخەم بە هەر ئەیگرم گوێ لە چیرۆکانی ژیانە وڵا پێم ناخۆش ینی بڕێ ئەی بەچی هاتن؟ والله الحەقی 5,000 پێ بوو یان بە تەکسیەک لە نوێی ڕێگا بانزینی پێنەما ئیتر وتی کاکە ژیان دابزە تەکسیچکە بگرە پارەکەی نەیامەوە پارەشم پێ نییە ئەڵام ماتۆڕ ڕێهاوت لە دووە سەری خستم ماڵیاوێت تایری هێنام بەس نەمە لەشکەوت ناکەوم ماتۆر سەگە بۆ کتەش بۆ نیۆڕۆ لێ دێم حەزمەکە لێرە مەڵێ سێوە خان ئەخر دەتخوا قەفەتم نێرێ ئێسانی چیرۆکەکە بۆ نەگەرمەوە نە ئەزای چۆن بۆ ئەمڕۆ نا ئەوە تازە ئەو جوملەیە دیتر لە مێشکمە ئەها شەو ڕۆژ تێگەی لە خەیاڵمایە چیرۆکی ژیان بۆجە بەڵام هەرەی گرم مەقسەدم هینە گوێ لە چیرۆکی ژیانە ئەوە تازە ئەو جوملەیە بۆ من دایمە لە خەیاڵمایە گوێ لە چیرۆکی ژیانم ئەڵڵا سێوە خان ئەجام چۆن ێڵم ئاوا بڕۆیتەوە تۆ نانە بۆ جای بەڕاکردن ڕەشی ڕەشە بە بەڵە بەڵە خانمەکەم ڕەشە بۆر ڕەشە ماتۆڕی پێ نا خەم نەبێت ماتۆڕی پێ نیە ڕەشی بە بڵند بڵێ کە عوسمان بزانە بۆ کێوە چێ بیباتەوانێ بۆ کوێ چی عوسمان واللهی ترچم و ناو شار وا عەزیەتیشە عەزیە نییە عەزیە بەخێر بێت وەسیەوە ئەوەی سێوم ناداتێ با پشەکە بیخوە میاو توخوا چەند خۆشە واللهی بڕۆین کاکە ڕەشە بە ڕوخسەتی خۆت کە عوسمان خواحافیزی بێ خواحافیز خواحافیزی بێ کفتەکە وەربۆڵە گرێم بجديتها أنا والله بزام دور رقميتيان لم وزعها بار حسابك كل كرة بار لهم وزعك هر خوشة نكبت شو حرام شو خويا باش غالبك أنا دواز لو بينا يلا مزام دور رقميتيان دور رقميتي بيت شي مالي بكان والله انت خويا اعدامك يا حكم يا بني دعوة شيء بعدها من كنت مجاي جا كنت خجك بخوا جلو خوش بس دي او هي نان هي كهرباء هي فول كهرباء هي والله باش غالبك اشتت هذا شيء باش دي ربعي يجي لموزع ايه توزي شهر هذا وشتي والله توزي زوريش شهر زي الدرو انا دس بيك بخوا كتير بس يدروب كي بشقازله شورك باش كم رزقار مانكي نجات ما نبي استا ورجوله السلام عليكم السلام ورحمة الله وبركاته ولا يردان شكاكة ولا يربنا أو كرم دائما لقى الخماء والفتي بيو تنبوي أو جناب عثمان الرحماني ناو تشيتو منهم بروسك الرحمن كهوية كتمان بري ليش شو ربان جا منهم بروسك عثمان بروسك عثمان زور باشا بروسك غريب نيبوم جاني تر هاتوي ايرا بهويتا نا قبل ما زين شلون احتمال لتلفزيون ابيني بيته شلون كرم لكليبك بجداد كوي بجداد نبو والله ورجيه لبارشكا قول انا بيجيك ام لبشتي بس يا دنك قصي جوامكا هاي كتمان بري اخي بوتشي من خم ناوم عثمان الرحمن هين وحمان عثمان هين
وثمان عثمان رحمن واحمد كاكا ما شاء الله جناوي سيانيت اقناها هي كتمان بريه يعني زۆر باش کاک عوسمان زاوەکەت و کوڕەکەت ساڵیان کردووە گەورم خۆ ناکرێت کەتنێک بنێنەوە بنێرم بە دوای ئێمە ئێمە ئیشمان هەیە ئێمە مەشغەڵەتمان هەیە خۆتان ڕەمیکەن یا عیدامیکەن و ها نابێ کاکە من پێی یاسا هەڵسکەوت لەگە تۆمەتبار دەکەین تۆمەتبارم بۆ بێن نەژوورەوە بەس گەورم من ئێستا بڕوا ناکەم چونکە بەکری زاوام سوال ناکەم جارێ من هەستی کوڕم هەر پیام باوکە مەقسەدم ئەوەی پەپولەیەکە بۆ خۆی بێدەنگ هەردوو تۆمەتبارم بۆ بێن نەژوورەوە باشا كاكا شق معاه وجد باشا باخذ وقت السلام عليكم سيسي لساتي حمام بياس ماشي كل بعض دايدا جاتاكا فرمو باشا عيبنا كان ها بك اللي وزن تربي كاكا اي هواس شخصيتي عثمان اللي عاقلته مع كل سؤال كيف هلا باباكم كاكا عيبه يا اخوان لاش تندار يا اخوان داورش اخ اقل شوي قولمنا ابو عيسى توم برشاح ما كدن هیچم بۆ ناوترێت گەورم چی لەسەر ئێمە بەسەر سەر و بەسەر چاو چی بکەین ئێمە ئەوەی لەسەر ئێوەی دوو کەفیلمان دەوێت دوو کەفیل ئێوە کەفیلێک من والله باوكا لما كفيلي كسيان بلا ڕۆڵە براترا اخي باوكا جنانه ئەمە بەکری زاوە بەکر چێ نازم باوكا دارسا هیچ سێقێکتان بە من نییە منتان بەبێک جێژە هیچ شێکتان بە منی ئێستا خێراوە تەکلیفم لەکەن لە کاکە کەفیلی بدەنێ بەسەر چاقۆرە ئێستا حەلیەکەیت نایکە باوكا بلا نایکە باخ وعدت ئێمە لەسەر دەچی گەورەم یەک تەشفال و دە بۆکڕم مەگەی داوای بەتاکی زۆر باش کاک بروش تەوکە بکە لێرە بەسەر چاوە باوكا تو بۆ لە شوێنی من تەوکە دەکەی ئێرە ناوی خۆت نووسراوە لە ژێر ناوەکەت تەوکەکە باوكا اینجا نییە چۆرایی دار کاک عوسمان جەناب شتان تەوکەیەکمان بۆ بکەن بەسەر چا بەس وەڵاهی گەورم بە قورئان حەقە یعنی ئەوەی کە سواڵەکەی کردبوو ئیمزاکە بوو بکەیت ئێمە بوو بەڕێز ئێوە دەبنە کەفیلی جەنابتان تەوکە بەسەر چا باوكا چێ وجا مەسری نەکتەکە ماوێتی ئەوە کێوە تەوکە کاک معاون با من ژمزایەکی بکە بخەتێک پێ بێنم بێدەنگ ڕاوەستە نابێت ئێمە من پێی یاسا هەڵسکەوت لەگە تۆمەتبار دەکەین ئەوە ئاخر جار بێت ئەوە لەسەر کەفالەتی هەر جەنابتان و ئەو کاکەیە ئەو دوو تۆمەتبارە دەنێرینەوە بەس جارێکی تر ئەو ئیشە دووبارە بکەنەوە بێشک و گومان یەکسەر ڕەوانەی سزینیان دەکەین جارە وعد بهزار دوو شەقیان دیاڵە وایە واحد اشتوان ئێمە مەمنوعی جەنابتین زۆر زۆر سپاس بەخێر بێن زۆر سپاس زۆر سپاس بەخێر بێن کاک معاون گیان عەزیێتمان نەی ڕزاقی چاو نەجاتمان بشکر أي آفر والله لشتها صار بيت يحوى 10 بالله تمثيلك كان كنت لزيك لما موضوع الفيلم يشوفوا بردان سرچاو دەبا نعم جال هوكو بلا بياو جاتا بلا بياو باريشي عثمان ولا سجن ابو باريشي ولا بابا ولا سجن ولا نجير ابو ايه با والله يجرب يا ابو الراسية بينصح ولا باع وصل اه باقي عيناك هو بالبدروخ يا اخي عثمان مصرف وانا ابو كاكا اي كاكا بقول لسن او باري مصرفك اي كاكا جيم والله يوتبوه يتعبين شزار سرف لي بك كبابك شيكاك تو كبابي داوك والله مانيش دو كباب خو من جبار عثمان يا ما هلال بن كاسو تبينا بارا بياو پێشوە بارەکەت بداتێ 10,000 شیدا بە کەسێکی تر لا حول ولا قريب كل بابي مخو من سوالك خير ما بيش تو بقتو سري بيا كمان عثمان اللي ايه بدا ما قلت لك كابرا او ديكا كناني بيقول من عرب ولا تقول دينار ابو ما كاس ما حسيت متاجت ما ديناري انا بين لا بابا باش يا كمال مانكو بيبجر هذا هو بيري اكثر باوەڕێی سەرنجکە بە سەهمیش لەگەڵ ڕێژەی نەوت شريشي باشا برمالا وكاكا انا والله بخير انا جات معك برو امرتان نمينت وش دار سوال عشان بالله مبلغ والله اگر الان جوارك يكوري جوارك برخوش ما بخير بنجاورك اخر یەک دەقا باقانەوە بێ من کوڕی عوسمانم پێڵەن چۆن عەشقە فرۆش بۆ بارە ئەوە کاکە گیان تۆ نازانی خەڵکی ئێستا چۆنە ژن ئێستا هەمی بەترەن باوکەڕ بەتران چییە؟ بتران يعني مخصي او يعني هنا بەتران یەکسەر بیرم کەوتە بەستە والله تخاي عادي ما كانوا زوج غير ما
ئەڵم گوڵی بڵێ ئەمی شەست ئەو بڵێ هەیە هەدیە من باش هەدیەقەینە